لە هەموو شتێکە پرس بکە، لە دروستکردنی خانووە پرس بە خەڵک بکە، پرس بە دەکەس بکە، لە هێنانی پرۆسی هاوسەرگیریە پرس بە خەڵک بکە. بەڵام من بۆ چوونم وایە لە یەک شتە زۆر پرس مەکە. یعنی قەناعەتم وایە ئێستا گەیشتۆتە قەناعەتم لەمەیە پرس بە خەڵک مەکە ئیلا شت بخوێنێرەوە و خۆت بڕیار بە لەسەر ئەوەی کە چۆن مناڵ پەروەەر دەکەیت. چونکە هیچ کەسێک لەم ژیانەیە، هیچ کەسێک لە خێزانی کوردیە، کورە ئاوازاوەکەت، کورە پورزاکەت، کورە دراوسێکەت، کورە دشەکەت، هێوەرەکەت پێی خۆش نییە مناڵەکەی تۆ لە مناڵی ئەو باشتر بێت لە پەروەردەی خێزانیە بەس بەجێی خۆکە بە قورعان. یعنی لە پەروەردەی خێزانی مناڵە، لە پەروەردەی مناڵ، لە شێوازی پەروەردەکردنی مناڵ، هەڵبژاردننی ئەو شێوازەی کە ئەدەوێت مناڵەکەتی پێ پەروەردەکەی تەنیا خۆت پرس بە خۆت بکە. یعنی بزانە شێوازی پەروەردەکردنی مناڵ ئەو بەها کۆمەڵایەتانی با و باپیرت، ئەو شێوازەی کە هەیە گونجاوە لەگەڵ ژیانی خۆت بەکاری بێنە. ئەژینا بەخوای گەورە زۆر جار ڕوبەڕووی کێشابیتەوە. یعنی دەیان کەس لە ژیانی خێزانیە بەهۆی تەدەخولاتی دەرەوەی پەروەردەی خێزانی تووچاری کێشە بۆتەوە. کاکە دراوسێکەکەتە قساکات، مناڵەکەت جگەرا کێشە، کاکە جگەرا کێشێت تۆی لاقەوت چییە؟ مەسەلەن ئەڵێ مناڵەکەت ئەمڕۆ لەگەڵ فڵان کەسا بوو، کاکە لەگەڵ فڵان کەسا بوو، تۆ عیلاقەت چییە؟ مەسەلەن بۆ نمونە. بەڵام مهم ئەوەیە تۆ لە پەروەردەکردنی مناڵ خۆت ینی نەزەریەکی تیورێک بێنە، تیوری ئەم تیورە کۆمەڵایەتی و کۆمەڵاسیانە مێنە. من کاتی خۆی تیورێک هەبوو جێبەجێمەکرد لەسەر مناڵەکەی خۆم، باوەڕتان هەبێ خەریب و دانەیەکیانم لەدەست دەرەچ و شێدە بوو. کۆرەوتم لە قەبری باوکە بم تیورە عەشایرەکەی خۆمان، ئەوەی کوردەوەرەکەی خۆمان بای هەموو دنیاە بە قورعان. وەرە کاکە وەرەوە ناو خەڵک، وەڵای بەزاتی خوا مناڵێ فێر بوو هەموو ڕۆژە 250 لێسن. چییە؟ وەڵام مامۆستا ئازاد ئەمە خەریکی بابەتی کۆمەڵناسی و پەروەردەیە، خەریکی ئەم بابەتانەیە، ئەم تیورە لەسەری جێبەجێکەم ئەم ڕێک بیکەرەوە کۆڵان تێگەیت با فێری بەهای کۆمەڵایەتی بێت. چی قساگە با قسە بکات؟ مامۆستای ئەڵێ مناڵەکە و بێتەر بێتە، مامۆستای ئاینیت ئەڵێ مناڵەکە و سەرکێشی کردووە، توێژەری کۆمەڵایەتیت ئەڵێ خۆی قسە بۆ هەڵگەگا، کەچی مناڵەکەی خۆی خێڕی کۆرە چاوی دەرێت. یعنی بەجددیمە شێژی وەرگێت لەو ژیانە کۆمەڵایەتیە. چی ئەڵێن بابیڵێن؟ ئەڵێ ڕۆژنامە نووسە سەیری کە کاکە خۆی مەسەقەفیشن مناڵەکەی خۆی ئاوایە، مامۆستای جامیعەی و مناڵەکەی ئاوایە. چی ڕوبەڕوو دەبێتەوە باب بێتەوە؟